سڵاوتان لێبێت ئەمڕۆ باس لە پاراستنی ئەمانەتەکەین زۆر جار قسەیەک هەیە تەوێ لای کەسێک باسی کەی یاخود ڕایۆژ بە کەسێک بکەی بەڵام کەسەکە بێ جێگای سیقە و متمانە بێ ئێمە چۆن بزانین ئەو کەسە جێگای سیقە و متمانێت تاوەکو بتوانین قسێکی لا بدرچێنین ناخۆت ڕایۆژێکی لا بکەین ناخۆت خوا نەخواساگەر دووچاری گرفتە یاخۆت کێشەیەک بووین لای کەسێک باسی کەین ناخۆ دویستمان شتێ بکەین لای کەسێ باسیکەین یان پرس بە کەسێ بکەین کە جێگای سیقە و متمانە بێ و ئەو ئامانەتە خۆ ئەو قسەیە وەکو خۆی بهێڵێتەوە و یاخود ئەگەر ویستمان شتێک لای کەسێدا بنین بەدەر لە قسەکردن تا چەند گرنگە و ئامانەتە بپارێزێ بە شێوازی گشتی باس لە ئامانەت و پاراستنی ئامانەت دەکەین بزانین هاوڵاتیان چیمان پێڵن بینەرمان بن. چیڵی لەسەر ئامانەت قەت بووە شتێک لای کەسێ باسکەیت دواتر ئەو لای کەسی تر باسیکە ئەرەوەڵا زۆر ئەوە خیانەتیە نەک خیانەتێکی گەورەشە ئەگەر بۆ منە بتێ شتێ بە کەسێ بڵێ چۆن پێڵی ئەڵێ بۆ نە براکەم فلان کەس شتێکە پێڵم بەس بە کەسی مەڵێ ئەنی چۆن تاعینەکەی ئەو کەسانە خۆیان بزانن بۆ بگونجێ لەگەڵ برادرە تۆ بە تایبەتی قسەکان لەگە برادرایە زۆر برادری باشیش لەم ڕۆژەیە زۆر کەم ماوە هەیش ئێستا من برادرم هەیە توانم هەموو ژیاری خۆمی لا باسکەم دڵنیایشم لێی کە هیچ شتێک قەت یعنی بە هەموو شتێکی بە هەموو پێداویستەکانیەوە ئامادەیە بۆم هەمی ژەروەهال چی وای کردووە ئەم پەیوەندیە ئەمەنە جوان و تند و تۆڵ بێ سواز بخوا ئێمە لەگەڵ یاین ڕاست بووین لەگەڵێکە یعنی هیچ درێکمان لەگەڵێکان نەکردووە هیچ ناخۆشێکمان نەبووە قەت قسەیەکی غەڵەتمان بەیەکتری نەوتووە یعنی سۆحبەت لەوانەیە واو لێ بکە لەو کەسە پەشیمان بیتەوە وردە لەگەڵ یا گۆڕی بێک دەست لێ نادرێ بێگومان تۆش زۆر باشبی بۆی بەدەر لە قسە زۆر جا بەنمونە شتێک لە دوکانە دانین بە ئامانتڵن بام شتە لێرە یان شتێکە دۆزینەوە یاخود کەسی شتێکمان لادا ئەنا ئەڵێ بامە ئامانەت بێت بەنمونە ماوەیەکی تر بوو یەمەوە ئەمە تا چەند گرنگە دیسان خیانەت لێم ئامانەتە نەکەین خۆت قسەکە نشکێنی سەر خۆی ئەوە ئەکەیتە سەر پەروەردەی خێزانەکەی ئەگەر بۆ منە پەروەردەی خێزانەکەم باوکم دایکم جوان پەروەردەیان کردبێتم نەک شتێکی بچووک تەنانەت ئەگەر بگرە ئەڵماسیش بێ کەسێک داینێ یان بیدۆزیتەوە ئەتوانین داینێ تا ماوەیەکە تا خاوەنەکەیێتەوە هاتەوە باشە نهاتەوە بە کەسی تر بڵێ بێخەرە مزگەوتەوە یعنی شتێکی وای لێ بکە کە لای خۆ ناگری بۆ ئەڵی ناگری بۆ خۆت خۆم شۆفێری تەکسیم چەند ئاجاشت جێماوە مۆبایل جێماوە سیمکاریتیان نەبووە بڕوا بکە ئەم منەم داناوە لە پەیج و ئەمنم داناوە لە شوێنان بە خەڵکەم وتووە چوومەتەوە ئەو شوێنانە لەو شوێنێک کە نەفەرەکەم داوەزانەوە ماڵ نەبووە لەو ڕیزە گەڕاوم هەتا لە دەرگای ماڵانم ماوە تۆ مۆبایلێکی ئەوە ئەو ڕقەمەکەمە هەتا کەسەکە ینی دوای هاتوێتەوە مۆبایلێک هەر نەدۆزرایەوە بردەمەم کەفحا ئەوەستا خۆیان شایەت نەخۆشیان نەزانن دامنا لێوت ئەو مۆبایلە سیمکاریتیانیەوە من شۆفێری تەکسیم و ئەو ڕقەمەکەمە هەرچێکیش بۆ ئامادەم بڵێ لە چی وڵاتێکە ژیت من لە بەریتانیام لە بەریتانیای لەشتە ساڵ بێخۆ چەند ساڵ لەوێی من 22 ساڵە لە یەک شارم لە داربیم داربیم بەڵێ لە چەند ساڵێ و ڕۆشتی وڵی تر نەبوونی وای لێ کردین بڕۆین من تقریبا 20 ساڵێکە بێت چمەدە دەرەوە بەڵێ علاگە فرۆش و ئەربانەچی و هیچ نەماوە لەم شارانەیەکەم خەڵکی سلێمانیشی من بە ئەسڵ مۆریاسیم بەس لەم شارە گەورە بووین خەڵکی شار باژارین بەڵێ بۆ لە کوردستانی وڵاتمەوە بۆ سەردان و بۆ لای ئەم جەماعە خۆشەویستە لێرەی وڵایی چواردەی دوو گەیشتومەتە ئێرە بۆ دوو هەفتەیەک تۆزە ئیشمە بوو ئینشاڵڵا بەتەمام گەڕێمەوە چۆنت گوزەران ئەم ماوەیە وڵی ئەلحەمدوللا خەڵک بەعام هەمووی گلەی هەیە بەزیتر ئێمەش زەرورە مەجبورین بینەوە بەلای کەس کارمان و دایک و باوکمان لێرێ خوشک و برا و ئازیزانی وەکو جەنابتان و ئیتر خۆشە بەلای منەوە من بێزار بووم بەڕاستی لەوێ ئەرەوەڵا
حەزم لێرەیە بەزی تر مناڵ گەورە بوو لێ لە مەکتەبە ناتوانین بەڕاستی بیانێنەوە بۆ ئێرە ماڵ و ناڵش هەیە الحەمدلله باسی ئەوروپای شەکەین ئەمڕۆ لەگەڵ بەڵی خەڵکا باس لە ئەمانەتەکەم ینی ئەمانەت پاراستن لە لای خەڵکی بیانی چۆنە لە ڕووی قسەکردنەوە بەنەوە شتێک بە تۆ ناوچیە هیوا کاکە هیواژیان بەڵام کاگەوام قسێکت لا باسەکەم بەس بە ئەمانەت بەلا کەس باسی مەکان شتێکە لا دانێن بالات بمێنێتەوە ئەمە ئاگرمان تێبەر نەدیش ئێوەتم ئەمە لە ناو کللتوری وڵاتانی ترا چۆنە وڵی ئامانەت شتێکی گرنگە جاری وایە تۆ سیقە بە کەسێکە ئامان پێڵێ ئەم شتە بە ئامانەت بێ لەبینی هەردووکمانە ئەوە چێ بە وەڵێڵت خوا باسی ماکە ئیترڵەن قسە گەوتە زارێ ئەکەوێتە شارێ ئیتر وڵی لە ئەوروپا نازانم بیانی چۆنن لە ڕۆ بەخوای باوەڕ ناکەم وەکو ئێمە باش بن وەڵا کورد دڵی باشە بۆشتانە بە دڵنیاییەوە بە حکمی دین و بە حکمی کۆڵچە و ئەو شتانەوە کورد زۆر جیاوازترە ئەی ئەوان بەنمونە ئەڵێ ئینسانیەت و مرۆڤ دۆستیوەمانە لە ئەوان هەیە وڵی هەیە ئەوە حکمێک ئەوان بەڕێی من ئەوان حکم بە قورعانی ئێماکەن بەزیتر لای ئێمە ئەوە نییە جارێ حکمەکەی و مەسەلە حکمەکە باشن الحەمدلله تر قانونێک هەیە لەوێ ئەو قانونە تەطبیقە بێ بکرێت ئەوەیە مەسەلەکە ئەی باشە هەمیشە باس لەو کراوە ئەڵێ خەڵکی ئەوروپی کەمتر درۆەکان یاخۆت زیاتر ئەمانە دەپارێزن مسلمانیش نین ینی وایە ئەم شتانە وڵی هەیە بەس بەوەش نییە بەو شێوەش نییە لەوە چیانێکە زەیە بۆ هەموو شتێ ناخرێتە ڕوو لە مەسەن لە بەرنمەیەەکە تێگەی لەوە چێ کەسێکی لە ئەوروپا دێتەوانێ خۆی بە شێوەیە کوشانەیە ئەوەی ئێرە ژوێتی بڕات وانە واژ نییە جگار من شخصی خۆم بەڕاستی بێزار بووم لەوێ لە ئەوروپا ئەرەوەڵە بۆ بێزاری ئێستا لە ڕەنگە زۆر گەنج سەدان گەنجتەوە بینم بڵێن خۆزگامان بەخۆی کە لە بەریتانیایە وەڵی ئەزین چۆنە ئەو کاتە ئێمە ڕۆشتین وەزێکی کەبوو زۆر جیاوازتر بوو لە ئێستا لە 2000ەکانە ینی کاتی خۆی سەکردێگەی و دەوەی ماڵێک کەسێکی لەوێ نەبێت لەوە چێ ئەم وەزعەکە زۆر خراپ بێت وابوو بەس ئێستا خەڵک ئەوەی کە دێت ینی تا ئەگاتە ئەوێ زۆرینەی کە دێت دووسێ دەفتەر سەرفەکات تا ئەگاتە ئەوێ لەوێش لەوە چه هەنێ ئیشی بۆ نەکرێت من دۆستی خۆم هەیە لێرە ژیانی زۆ خۆشتر بووە ئێستا هاتوو بۆ ئەوێ یعنی ئەڵێ لە خۆمم تێکدا تازە ڕۆژتوشە پەشیمانی دادی نادا کەسمەیە برادەرمە لەوێ ناسیومە لەوێ ینی لە تەنهایی و لە غوربەتە یعنی دەرونێن تێک چوو کاک مادیجان ئەم قسەیە ئەڵێن بەڵام لای کەس باسی مەکە تا چەند گرنگە ئەم قسەیە نشکێنین ئەمانەت پاراستن شتێکی زۆر گرنگە ئەوە هیچ مەجالێکی تیانە ینی ئینسان چەندێک بە ئامانەتەوە کە کەسێک قسەیەکی لەلاکە ینی ئەبێ بیپارێزێ ئەجینا خۆ ئەوەی کە بەرامبەرەکە سیقەی پێێتە بۆیە وات پێڵێ بۆیە ئەم نهێنێ لای تۆڵێ هەر شتێک بێ ئەبێ بە ئامانەتەوە بیپارێزی بەدەل لە قسەیش زۆر جابەن منە کەسێک شتێک و لادانێ ئەڵێ بە ئەمە لای تۆ بێ بە ئەمانەت فلان ڕۆژ بۆ یەمەوە یان تا فلان شوێنە چم تا چەند گرنگە ئێمە ئەم ئەمانەتە بە خۆمان بزانین و نیشکێنین بەتەچی تۆ کابرا سیقەی پێێتەوە یا هەر ئەگەر نەشناسێ جاری وایە دوکاندارێکە شتێکی لادانێ ئەبێ بە ئامانەتەوە بیپارێزیەوە هەر لە دینی ئیسلام و شریعەتە ئەوە هەیە ئەبێ ئینسان بۆ پەڕی ئامانەتەوە ئەوی نە بپارێزێ قسەی لای کەسێ بکەی بڵێ باسی مەکە بەڵام دواتر باس کرابێ بەتەچید ئەوە هەر ئەوێت چکە سڕ ئەوەندە سڕەکە لە زاری خۆت نێتە دەرەوە کە هاتە دەرەوەتر لە سڕیا دەرەچێ ئەوە زۆر جار ئەوە بووە بەڵێ زۆر بەمان ئێستا هات چەند وای لاتوە زۆر سیخە بتمانە کەم بۆ تۆ وایە بەس هەمیشە پێویستمان بە ڕایۆژەیە زۆر جاهندی بابەتێ لە ژیانمانە ڕوئەیە هەر حەزەکە لای کەسێ باسیکەی بەس نازانی ئەو کەسە کێیە چۆنە ئێمە چۆن کەسێ بناسیینەوە کە شایانی ئەوە بێت قسەکەی لا بترشێنین هەموو کەسێک بێگومان هەموو کەسێک کەسێکی با بڵێن برادێکی هەیە کە سیقەی پێێتی تۆ ئەو هەنێک ئامانەتێ هەنێ قسەی ئامانەتێ لای هەموو کەس ناوترێ ئەو کەسێکە لایە درچێنی تەبانەوێ بزانی چێیە و هەروەها ئەویش کە لێی ڕاببینی بە ئامانەتەوە بیپارێزێ ئەوە بەڵامی تر ئەوە کێت و سەر شخصەکە جاری وایە تۆ سیقەشی پێیەکەی هەندێک جار ئەویش لا ئیرادی ئەیلێ لەوانەیە بە خراپەش نەبێ بەسەر لا ئیرادی لە ئەوترێ بەڵام هەروت وەکو وزم
کەلیمەی سڕ هەر ئەوەندە سڕە کە لە زاری خۆت نەیەتە دەرەوە کە دەرچوو ئەوە کە دەرچوو گەڕانەوەی نییە ساحمەتەوە کەسێکی بە نمونە خۆشباوەڕی زۆر چیقاکەی واللهی من بێگومان بەڵێ هەرە وڵە پاکی خۆتەوە بەتەئکید 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 مامۆستایان سڵاوە لێ سڵاو بەرجان چێڵی لەسەر پاراستنی ئەمانەت تا چەند گرنگە کەسێک قسێک و لا ئەکا یاخۆ شتێکە لادەئەنێ تۆم ئەمانەتە بپارێزی متمان و سیخی خۆ لەدەست نەی وڵی لەبەرەوەی بە کۆمەڵایەتەکان بەگشتی لە مەترسیدایە با کۆمەڵاتەکانش کە لە مەترسیە بن ئەمان ژێکێکە لەو شتانە ئەوش لە مەترسیایە بەڕاستی وەکو جاران نەماوە متوانێت تەواو لە نێوان تاکەکانە دروست بوو بێ و بنیادنرابێ کە متوانە نەبوو ئەمانەتەکەش پارێزاو نابێ وایاتوە وڵای ئێستا دوور مەڕۆ لەبەرەوەی پەیوەندی کۆمەڵایەتەکان بۆتە پەیوەندێکی بەژەوندی خوازانە لە دنیای سەرمایهداریە کۆمەڵێشتی جوان هەیە هەمووی ئەسڕێنەوە تەماشای ئەگەر باسی ئەمانەتەکەی تەماشاکە کاتی خۆی ئەمە پێشمەرگە بووین مەفرزەیە دەرەچوین ئیشێکوانە کرد ئەگە بات بەیانێنیمان نەپاراسایە ئێستا کەسمان لەسەر ژیان نەئەمین تۆڵەمان لێکە لای مەسن خاوەنە و کەسێکەوە بە سزامانداوە کەوا سزامانداوە بەڵام ئێستا تەماشاکەی مەکتەبی سیاسی حیزبەکان کۆبوونەوەکەن کۆبوونەوەکە تەواو نەبوو هەرچیان و تو ڕێساوە باسەکرێت لە میدیاکانەوە بەڵێ لە میدیاکانە باسەکرێ لەگەڵ لەبەرەوەشی لەبینی تاکانی شەر بە هەمان شێوە شتەکە بەژەنی مەبەستم چییە کە باسەکرێ ڕەنگە خەڵکی تیادا کڕابێت ناو حیزبەکان نەیکرێکڕن ئەمە شڕوەتەوە ناو تاکی کۆمەڵگاش ناوێری قسەیە بکەی لای کەسێ ئەخەتەوە کەسێکی تر ئەخەم پێت عەرزم کردی پێم وتی وتم لەبەرەوەی بەها کۆمەڵایەتەکان لە مەترسیدایە جاران متمانە هەبوو خۆشەویستی هەبوو نێنی پاراستن هەبوو بەڵام ئێستا وانەیە هەمویان لە کاڵبوونەوەیان کە ئەو شتانە کاڵبوونەوە تەقەنە ئەمانەتەکەش لە زمنیوانێ لە زمن نێنی پاراستنە ماسی قەمامەکەس نەبێت ئەوە بێتە هۆی داڕمانی کۆمەلگا قسەی لای کەسێ بکەیت ئەوە بێتە هۆی داڕمانی کۆمەلگا ئەنجامە پێویستە بەڕاستی لە هەر وڵاتێک سیستەمی پەروەردە لاواز بوو هەموو بنەمای بەها کۆمەڵاتەکانیش لاواز بێ ئەبێ لە پەروەردەوە دەست پێ بکرێت بەڵام پەروەردەش بەڕاستی دەسایی هەم دەسەڵات و هەم ئۆپۆزیسیۆن لە خەتەرایە کە دەوام نەبێ بایکۆت بێ ئەمە قەیرانی پەروەردە نەڵێم هەم دەسەڵات و هەم ئۆپۆزیسیۆن دەسەڵات زیاتر گرنگیدا دەسەڵات زیاتر گرنگیدا بە تایبەتکردنی کەرتی پەروەردە یعنی بە پارە ئینسان دەوڵەمەندەکە خوێنی و ئاژارەکەش بێبەش لە پەروەردە کە زۆربەی زۆری کۆمەلگاش لە چینی هەژار پێکاتوە ئینجا بە سەبارەت بە ئۆپۆزیسیۆن تەماشاکەم گڕ خاتە مەسەلەکەەوە مەسەن بووە ئەبێ لە کۆمەلگای کوردی ئێمانە لەم هەرێمەیە بەس مامۆستا بایکۆت بکات مامۆستا بایکۆتەکە ئەی نازانێت ئاکامەکەی چەند بەسەر خەڵکی هەژار ئاشێتەوە مناڵی هەژارێک لە خوێن مەبەستم کە سیستەمی پەروەردە لاواز بوو هەموو شتەکان لاوازە بوو نجا لەم دەڤەرەی ئێمە سیستەمی پەروەردە زۆر لاوازەوە بەرەو داڕمان نەڕات بەداخەوە باز و قوربانەکە تەنها ئەم دەڤەرە ئەیەن نەک هەرم دەڤەرە نییە هەرێم لە دۆکۆ تا ئێرە تا خانەقین لە زاخۆ تا خانەقینم بازی داوە خەمن نەبێ ئاستی پەروەردە شەرگیر دەوامەکەی کە دەوامەکەی مامۆستا وەکو ئەچێکی نیشتیمانی هەڵناسی پەروەردەکردی خوێندکاران و قوتابیان وەکو ئەچێکی وەزیفی هەرەسێ بەکارەکەی زوو لە کۆڵێکاتەوە ئەڕاتەوە ئێمە جاران قوتابی بووین مامۆستا هەیبەتێکیەوە بەڵام ئێستا تەماشاکەی هەم هەیبەتی پەروەردە شکاوە لە سایە هەیبەتی پەروەردە هەیبەتی مامۆستا شکاوە شکۆی مامۆستا شکاوە بۆیە کە وەکو عەرزم کردی سیستەمی پەروەردە داڕمابێت ئەمە هەموو وارەکان ئەتەنێتەوە یەکێ لەو شتانە مەسەن بە کۆمەڵایەتیەکان نامێت
تۆ قسەی لای منەکەی من لە خۆمێ زووی قۆزمۆبیل گەیمە سۆشیال میدیە ئەم سۆشیال میدیاش دەورێکی زۆر کاریگەری خراپە بینێت. ئەمڕۆ باس لە پاراستنی ئەمانەتەکەین تا چەند گرنگە کەسێک ئەگە قسەیەکی لا کردین بە ئەمانەتەوە بیبێنە ژێر گڵەوە لەگەڵ خۆمانە ینی ئەمانەت پارێز بین لەوەی کە قسە نەیگێڕینەوە کەسێک پارەیەک بێت نازانم هەر شتێک بێ لاماندای بنا ئێمە وەکو خۆی بهێڵینەوە بیپارێزین بە شێوازی گشتی ئەمانەت پارێز بین. قسەکە زۆر تاوایە هەتا بۆ بکرێ ئامانەت پارێزی چونکە ئەو کەسەی بەرامبەر سیقە و پێ بکە تۆ ئامانەتەکە پارێزی ئەبێ کەسێکی ڕازگۆبی لە ژیانتە تێگەی درۆ لەگەڵ کەسانەکەی تێگەی بۆ ئەوەی خۆ کەسێکی ڕازگۆ دەرچی نابێت درۆ لەگەڵ هیچ کەسێکاکەی ئامانەتی خەڵک پارێزی تێگەی چونکە خی گەورە ئەڵێ ڕاستە و ڕاستی پێخۆشە تۆ بێ ئامانەتی هەموو کەسێ پارێزی چونکە تۆ ئەگەر عیبەی یەشێ دەرخی لەوە چێشی گەش عیبەی خۆ دەرخە ئەبێ خۆی دایمە ئامانەتی خەڵک پارێزی. خۆت قەت بووە بە کەسێک بڵێ ئەم شۆ پێڵم با ئەمانەت بێ بانیهێنی بێ ئەم قسەیە با تەنها خۆ بیزانی. برادرم هەبووە شتم لا باس کردووە چووە باسی کردووە تووشی کێشە بووم لەسەری برادریشم هەبووە شتی لا باس کردووە شتی خۆم لا باس کردووە نهێنی لای کەس باسی نەکردوێتەوە نەمبیستۆتەوە ئەی بەدەر لە قسە بە نمونە علاگەی ولادانێم شتێکە لادانێم ئەڵێ مەتا و دوکانات چمویەم بۆ یان شتێکە دۆزمەوە تا چەند گرنگە بە نمونە جزانێکی پارەی کفێکی پارەیە ئەمە ئامانەتە ینی نیکەینەوە هەر شتێک کە توی بینی لەم ڕۆژگارە ینی کە شتێک وترا ئەمانە تا چەند گرنگە بیپارێزی زۆر پێویستە ئامانەت پارێزی چونکە تۆ ئەگەر ئامانەتی یەشێ نەپارێزی یەکێکی بەرامبەرەکەشە هەروایە بەس تۆ کە کابرا سیقە و پێکا کە تۆ سیقەی ئەوە پێەکە تۆ ئامانەتی ولادانێ ئەبێت تۆش بە ئامانەتی وەکو خۆتی بزانی تێگەی نابێ شتەکە وا لێ بکەی ئامانەتەکە لە دەست بێ سیقی خۆی لە دەزەی کە یەک جا سیقە و دۆڕان بە حیاتی سیقە نایاتەوە سیقە شتێکی زۆر جوانە. ئەمڕۆ باسی ئەمانەتەکەین قەت بووە شتێک بدۆزیتەوە هەڵیگیری بدۆی ساحەبەکە بگەڕێی وڵات جواب وەرەوەڵا یان کەسی شتێک لادانا بڵێ ئەم زەرفم علاگەی لادانم تا فڵان شوێنە چم مێمەوە شۆنەوە دوکان مێجا وڵا ڕۆژانە دیوام تووشە بێ ئەم چیڵی لەسەر ئەم پاراستنی ئەم ئامانە توشتە گیان چیڵی لەسەر ئەم پاراستنی ئەمانەت ئامانە شتێکە هیچ وەک شتێ ئامانەت نییە وەکیلیا ئامانە دییان شتێ لەم بابەتانە ئامانەت خورسیشە نمونەیەک لایە بۆ نمونە کەسێشتێکی لای تۆدا نابێت دواتر ساحبەکەی دیار نەبوو گۆڵترام لە ژوور و ئامانەتێکە دایناوە کابراک وتی سەعات تقریبی حوتۆشتی شەو بۆیەمەوە ناشیناسی ناشیناس دایناوە چەند گرنگە ئاڕێز لەم ئامانەتە بگریت وڵات جاوە گرینگە بۆ کۆمەلگایکی لاداناین ئێمە وەکو خۆ بیێڵینەوە وڵی هێڵانەوەش گرینگە جەج ئامانەتی وایەتم کەسانی وا هەیە بۆ نمونە نایەسەوە نایناسێ کەسانی بەرامبەر ناناسن ئامانەتێک لادانێ وەکەوە نییە متمانی پێ بێ سم ڕۆژانە چەنا مشتریە لە بری مشتری 50 مشتری ڕۆگادە من دەبیانە سمونیان ناسمۆگێک وایە بۆ من قسە بۆ نمونە هەندێجار شتێک کەسێک ئەڵێ ئەم قسەی و لا ئەژێڕمەوەیان لا باسەکەم بەست و لای کەس باسی نییە ئەوەنی هێنیەوە کەسی شخصەکە دەورە بینێ گرنگەوەش بەرامبەر ئەوە دەورە بینی دە کەسەکە چەند ڕووی هەبێ ڕوویەکی پاگەیەک ڕوویەکی پیسە هێ فتورە باڵێ فیتنەیە بەرنامەگە کوتای پێێنم ئاگرەکەیش تەواو بوو قوربانم لەشتان ساڵ ئەی باشە پرسیاتر تا ساعت چەند لێرن تانەوە بەس ئاگرێکتان لا بێ تەختەشتی لێ کورەوەسە لە سەرمایە کردمانە مقبایك و پلاسکێکمان سووتان گەرم کردمە سەرماتان زۆر سپاس بێگومان زۆر سپاس دەکەم بێگومان یەکێک لەو شتانی کە ڕەوشی ئینسان یاخود کەسایەتی ئینسان جوانەکە پاراستنی ئەمانەتە جا پاراستنی ئەمانەت چ بە گفتار بێ چ بە کردار بێ بە گفتار واتە ئەوەی کە کەسێک شتێکمان لا ئەگەڕێتەوە یاخۆ شتێکمان لا باسەکە ئەڵێم شتە و لا باسەکەم تۆ لای کەسی دیکە باسی مەکە سیقە و متمانەوەی ئێمە لە دەستمەیە و بۆ من ڕایۆژێکمان پێکەن یان کێشێکمان لا باسەکەن یاخۆ شتێکی نێنی خۆیان لە ئێمە باسەکەن بێگومان لە جوانی و لە گەورەی ئێمەیە کە ئەم ئامانەتە بپارێزین وەلای کەسی دیکە باسی نەکەین بە هەمان شێواگەر کەسێکیش شتێکی لاداناین پارە بوو هەر شتێک بوو هەر شتێ بوو کەوتی ئەمە ئەمانەتەوە بالاوە بێ ماوەیەکی دیکە بۆ ئێمەوە دیسانەوەش گرنگە
و قەرزیش بە هەمان شێوە کاتێک کە کەسێک بڕەپارێکمانەیە تێ بە ئەمانەت بە قەرز ئێمە پێویستە ڕەچاوی بکەین و لە کات و ساتی خۆیان بیدەینەوە پاراستنی ئەمانەت هەموو کاتێک گرنگە نابێ هەرگیز متمانە لە دەست بین چکە ئینسان ئەگە متمانی لە دەستدا هەرگیز ناتوانە متمانە بۆ خۆی دروست بکاتەوە وەکو شوشەیەک وایە کەشکە چاک نابێتەوە